بۆ یەکەمین جار لە تاوەری تەندروستی سمارت بەشی چاودێری و ڕاهێنانی دایکانی دووکان ئۆفەرێکی بێ بەرامبەر دەخاتە خزمەت دایکانی دووکان کە بریتیە لە خولی فریاگوزاری سەرەتایی بۆ منداڵ و کۆرپە. لەو خولەدا چۆنیەتی ئەنجامدانی فریاگوزاری سەرەتایی پێشکەش بە دایکەکان دەکرێت بۆ کۆرپەلەکانیان لە تەمەنی 1 ڕۆژانەیە هەتا 8 ساڵ و گەورەتر کە پێش دێت لەم بەشانەی لای خوارەوە: گەشکە، سووتان، برینداربوون و خوێنبەربوون، خنکانی منداڵەکانتان لە ئاوا یاخود خنکان بە هۆی تەنی بێگانەوە کاتێک کە بۆری هەناسە دەگرێت، کردداری بوژانەوەی دڵ و سیەکان، هەروەها ڕێگریکردن و چارەسەرکردنی بای ڕیخۆڵە. هەموو ئەم کردارانە بە شێوەیەکی زانستی ڕوون دەکرێتەوانێ بۆ دایکەکان، هەروەها بە کردداری ئەنجام دەدرێت لەلایەن بەشداربووانەوە. لە پێناو پاراستی منداڵ و کۆرپەکانتان و ڕزگارکردنیان لە هەر حاڵەتێکی نەخوازرا و کتوپڕ کە هەموو کات ئەگەری ڕوودانی هەیە. خولەکە لەلایەن ڕاهێنەر و پزیشکی نێودەوڵەتیەوە دەوترێتەوە لە بەرواری 25 دەی 2023 ڕۆژی چوارشەممە کاتژمێرێکی پاش نیوەڕۆ ناوتۆمارکردن لە ڕێی لینکەوە دەبێت. ژماری بەشداربووان دیاریکراوە. سمارت وەرچەرخانە.